وەختتان وەخێر یارانە کوردەوار، ئومیدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بن. ڕۆگەرەکمان بوو دیبەیتێکمان بێت لە دەوران اتفاقا بەناوە لە لاوکە زەمبیل فرۆش تا کەنیشکە کافرۆش یا کیژەکەی کافرۆش. بەڵام ئەم دیبەیتە مقدمەیەکی گەرەکە تا من ئەو جۆرەی کە گەرەکمە لەگەڵ خەڵکە خۆم و یاران خۆم بدوێم. بارها لە دیبەیتەکانە شارم پێکردەگە یارانێک لەم کوردەوارە تەماسەگرن ئێژن کاک پەیمان کامە کتێب بخوێنین، چی متالعاکەین تا بتوانێت یارمەتیمان بکات. من خۆم بارها وتگمە کە فکر بکەرۆ، من خۆم وتگمە کە ئێمە لە کونە زامەکانمان هاتینە دەرەوە کە ئێمە دەرد و ڕەنج و کوردبوونمان بوو و حەسمان داستانە لاوکە زەمبیل فرۆش حتا کیژەکەی کافرۆش داستانێ تەعقیب بکات کە ئینسانە کوردی دەبێ لێی ئاگادار بێ. حدودە 15 ساڵە پێش باوکم سەردانێکی کردم، هات بۆ بریتانیا لە مەحەلەیەک لە لەندەنە، لە شەرقە لەندەنە بەناوە هۆرنچرچ. باوکم من بردبوو خەریک بووین ئەگەڕاین. لە قاوەخانەیەک دانیشتین قاوەیەک بخۆین و گفتوگۆیە بکەین. دوکانێک لە بەرامبەرمان بوو. باوکم من ڕواڵەتێکی کوردی وا پێوە، سەرێکی چەرمەک و سوێڵێکی چەرمەک و پێستێکی ئەسمەر. ڕووی پاکەتی سیگار بسێنم لە دوکانەکە. بە ئینگلیسی پاکەتی سیگارم داوا کرد و پاکەتی سیگاری پێدام و کابرایەک بوو لە تەمەنە 50 ساڵ، کابرایەکی کەڵەگەتی بتە و بە لەهجەی ئینگلیسیە دیار بوو کە لەهجەی تورکەکانە. گەڕامەوە سەر مێزەکەی خۆمان، دانیشت بووم لە پڕێکە کەسێک دوودانە ساردی وە نووشابەی گرتووە دەست. هاتە سەر مێزەکە وتی هۆن کورمانجن. وتم بەڵێ. تەبیعەتەن باوکمە کورمانجی تێناکە. وتی باوکی تۆ منی کێشاندا ئەگرا هەڤاڵ خون دەکشینێ، خون دەکشینێ. و دانیشت و تۆزی قسەی کرد و ڕووی. ئەمڕۆ دۆستێک لەلام بوو، من لە دەرەوە بووم لەسەر کار. دۆستێک کاتبوو بۆ لام و ئێستایش لەم دیبەتە حوزوری هەست، بەڵام پێم خۆش نییە ئاشکاریکەم. کابرایەکی تەمەن 60 ساڵ بە دەمامک و ماسکێک لە بەردەمم تێپەڕی. چەند قەدەمی ڕووی گەڕاوە دووە. سەیری کردم، وتی تورکی؟ وتم نا. وتی کوردی؟ وتم بەڵێ. وتی کورد برامە لە ئینگلیسی. ماسکەکەی هاوردە خوار. وتی من بەلوچم، ئێمەیش کوردین. من بەلوچە بەلوچستانم، ئێمەیش کوردین. بەڵام لەگرا کوردی سلێمانیت؟ وتم نا. کوردی کرماشانم. وتی کرمان؟ وتم نا کرماشان. وتی من کورد لەگرا فراوێنم، فرە فەقیرن.
حەچی نازانن لە خۆیان. ئەو ڕفیقە شاهدە، ئەو ئاغا وەستا 20 دقیقە نیم سەعات لەگەڵ منا قسەی کرد کە من سەرۆکی عەشیرەتەکەی خۆمانم و ئێمە کوردین. وتی کە بەلوچ یعنی فەرماندەی جەسوور و دلێر، بۆیە پێژن بەلوچ زمان نییە. وتی ئێمە کوردین، لە هندوستان، لە عەمان، لە چین هەمانە بەلوچمان هەیە، وەلێ لە زوانی یەکتری تێناگەین و بەلوچن. کە تۆ داستانە لاوەکە زەمبیل فرۆش ئەبیسی و لێو داتێتە سەرە چیرۆکە کیژەکەی کافرۆش. حەکایەتێ بۆ تۆ باسەکە کە من گەرەکمە لەگرا بێژمی کە چه سەرگەردانەیەک لە ڕۆحە ئینسانە کوردیا دروسەکە. ئەخەوانە سالس شعرێکی هەست، من دەفعەیە استفادەم لێ کردەگە، دەفعەیەکی تر استفادەی لێکەم بۆ ئەوانەی وا گەرەکیانە کوردبوون خۆیان لە لاپەڕەی کتێوەکانەوە دەرکێشن و پێیان وایە بە خوێندنەوەی کتێو ئەبن بە کورد. ئەخەوانە سالس ژی خانەم ئاتەش گرفته است، آتشی جنسوز هر طرف می سوزد این آتش، پرده ها و فرش ها را تارشان با پود. من به هر سو می دوم گریان در لهیب آتش پردود و از میان خنده هایم تلخ و خروش گریه ام ناشاد. از درون خسته سوزان می کنم فریاد، ای فریاد ای فریاد. خانم آتش گرفته است، آتشی بیرحم، همچنان می سوزد این آتش. نقشهایی را که من بستم به خون دل در شب رسوای بی ساحل. وای بر من، سوزد و سوزد غنچه هایی را که پروردم به دشواری در دهان گود و گلدن ها. لا اله خیر. بەلوچی قسەی کرد لەگەڵم و من ئەکسەریەتە قسەکانی تێگەیم. تاتی، گیلەکی، مازەنی، بەلوچی، تەمام ئەمانە ئینسانە کوردین و سەرگەردان و بێقەرار و بێهۆڤیەت. ئینسانهایەک کە لە 150 ساڵ و 200 ساڵە ئەخیرە تەمام شیرەی وجودیان کێشیە. من لە دایکبووی شارە کەرماشانم، وەکو نۆستالژیا جاروبارێک ئەو جێگەی کلەی تێتە دنیا پێژن وەتەن بە ئیسڵاحە قەدیمیەکەی خۆمان. جاروبارێک خیاڵە مەفڕێتە ناوە کوچە و پەس کوچەکانە کەرماشان. بیری لێ ئەەکەمەوە ئەو گشتە ئینسانە شیرینە بۆ خەڵکی ئەم شارە وا گەردی مەرگیان پیاپاشی. بۆ مردمەکەی یان بێخەبەرن یان بێقەرار کە مەواد مخدر و ئەعتیادە بە ئەلکول بێدا دەکا. ئەو گشتە ئینسانە شیرینە. تۆ لە تەعقیبە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە تا ئەگەی بەم داستانە کوردەکانە متەئەخرە بێهۆڤیەتە بە نوکتەیەک پێیەوەی بە نەبوون ئستقرار، بە نەبوون قەرار، بە سەرگەردان بوون چون زولفان و دەست شەماڵەی واوە بە شەر وەیلانن و ڕووی دنیاوە. عەلی ئەکبەر نەوبەختی مەشهوور بە پەرتەوە کەرماشانی جاروبار وەکو نۆستالژیای
شارە کرماشان چاوێک مەخشان بە شێعرەکانی هەر لەبەرەوەی خات و یاداوەری چەنانی و تیمچە و جڵەوخان و تیڤیتی و شەریعەتی و سەعدی و ئەوانم بۆ تەداعی بکاتەوە. بەڵام دائیمەن بۆ من سوال بۆ پەرتە و ئەوە نەبێ قەرارە، بۆ پەرتە و لە چاوە بێقەراریە ئەکەوێتە داوە خۆمر، بۆ دائیمەن گەرەکێسی لە غەمە نەشئەگی بگرێ. ئەوارەگەی بیچارەگەی بی خانمانم ئەرمەنی، ماڵت نێزانم هالەک و ڕوح و ڕەوانم ئەرمەنی، شیرین زوانم ئەرمەنی، دەردت بۆ گیاونم ئەرمەنی، ترسم وەگەردم تاون نەکەی، بیشی بچوو دەروا نەکەی، ئەمجامەدی دیوانەگەی ئاگر وەگیانم ئەرمەنی، تۆ بەو موسڵمانی بکە لەی گەورە مهمانی بکە، هەرچی کە خۆت زانی بکە من ناتەوانم ئەرمەنی، بیخوا ڕاترسی خۆمم قورسە دەمم خاتر جەمم مانگە شەوە سایەی خۆمە هەشان وەشانم ئەرمەنی، نوشە و غەرە چشتی نییە دەروا کە بارم کەفتیە، هەر یەی چکە نەزری بکە تەرب و زوانم ئەرمەنی، ئەریەی کەسی لە دوشمنی پرسیە لە کوسەنی، وەگیانە هەرچی کافرە وشم نێزانم ئەرمەنی، لە خوسە ئاگر گردەمە ڕیماڵتان گوم کردەمە، ئەر مردمیشەم مردمە مشتی سوخانم ئەرمەنی، پشتم لە باوڕ دەرد و غەم شکیان نێزانم چوو بکەم، دەردم یەسە لە ماڵە خۆم بی خانومانم ئەرمەنی، دەردم یەسە لە ماڵە خۆم بی خانومانم ئەرمەنی، ڕوج و شەوم جوورە یەکە دەرواکە نەومیدم مەکە، ئاخەوە ناوشەر تازەمە جاهل جوانم ئەرمەنی، دەرواکە زوویتر پەرتەوە مهمانەگەی ئاخر شەوە، یەی شیشە لەو بەدمەسەوە پڕکە بزانم ئەرمەنی، هەر شەوی دەرواو بکەید و بیدە مهمانم چە بوو، سەر بنی دەستینەم و دەست وەستە شانم چە بوو، وا بکەی من خۆشخۆشەک یەی شیشە لەو بەدمەسەوە، ساڵیم بید و بنەیدەن سەروە داوانم چە بوو، جوورمە و لە باغەوانی ئارزت پشتم چەمی، ئەردەسم بگریدە نەودەست نوێرە چاوانم چە بوو، من کە گیان و عمر و ماڵم چیوە تاڵانە چەوت، کوفرە زولفت ئەربوەیدن دین و ئیمانم چە بوو، هەرچمانی مردمە ئەریەی کەڕەت سەوزم بکەی، لیموم سیفم شەمامەی باخ و بستانم چە بوو، شوونە کی بگرم لەی زوڵەماوتە مینەی کی بکەم، ئەر تۆ بیدە خزر ڕیم و ئاوە حەیوانم چە بوو، وەختە خەفتن ئەر بچی پەرتە و جە خاکی کەیدە سەر، ئەر بمینی هەم نێزانم دەردە دەگیاونم چە بوو، یەکەزە نییە مەلهەمە جەرگە سزیامە، خۆم بوومە خڕە ئەو کەزەتە یا چه مەقامە، ئەرلانیەگەری یەی کەڕەتە ماڵە خراوم، تەوانە تۆ کەس عادەتە بەختە گلیامە، هەرداوری ئەگەر بەربەگەری سەرچەمنیدن، من بیسەمەری ئافەتە پشتە شەمیامە، پیری لە دەرەو هات و جوانی نەمەنەما،
دڵ چۆڕی عمر وەغاورەت بریامە کووست بە کەفی دڵ تۆ نێزانم هەڕەشەت کەس لەیگەن وەگەنە پیری و زەنگ زڕیاومە نەپاوە دەسم هاوەقەرەی خۆم نەزوانم لەی مڵکە چماونی و ئەسیری گیریاومە نەپاوە دەسم هاوەقەرەی خۆم نەزوانم لەی مڵکە چماونی و ئەسیری گیریاومە چشتی نییە پەرتەو بکەیدە نەزریە باڵات لەو ڕووژە خەریدار توی مەڵچکیاومە کەواتە لە شعرەکەی ئەرمەنیا وتی دەردم یەسەل لە ماوڵە خۆم بیخان و ماونم ئەرمەنی دەردم ئەمەسە لە ماڵی خۆم بێخان و ماونم ئەرمەنی یا لەگراژێ نەپاوە دەسم هاوەقەرەی خۆم نەزوانم نەدەس و پێم وا لە ئەختیار خۆمە نەزوانم لەی مڵکە لەم سەرزەمینە چماونی و ئەسیری گیریاومە ئێژی بە ئەسیری و بە کۆیلەیی گیریا لە داستانەکەی لاوەکە زەمبیل فرۆشە کە جەهانە کوردیە مستەتەری تیا بوو ئەو جەهانەی وا ئینسانە کوردی بە مەواجهە لەگەڵە جاودانەگیە ڕوو ئەکات لە ساختە ژیانە مادیە خوایی بە کارە حەڵاڵ ئەویش لاوەکە زەمبیل فرۆش زەل ئەوڕێ نەیجە ئەوڕێ قامیش ئەوڕێ ڕێک و پێکیان ئەکا ئاراستەیان ئەکا ئەیان کاتە زەمبیل زەمبیل ئەتوانێ نەمادێ لە جامعە بێ کە ڕێکیانەکە کە سازمەندەهیانەکە لە هەمان کاتە تەمامە پرۆسەیە زندگیە مادی و ئیجتیماعی تەی ئەکا هەر لە تەهیەی مەوادە خام حتا تەولید و بەرهەمەکالا و حتا مبادلەکردنی لە ئۆرگانیزمێکە تۆ ئالەگرام لەو ماجەرا ئینسانێک ئەوێنیت کە ئەلا ڕەقم ئەوەی کە بیا و بەسی کردگە لەگەڵە خوا ئەهدی بەسکە لەگەڵە خوا ئەهدی بەستگە کە لەم جاودانەگیە کە سەفەر ئەکا لەم سەفەرە کوردیەتە کە ئەیکات ئەم ئەهدە نەشکێنێت چون ناگات بەو ئاواتەی کە گەرەکیسی و لە پرینسیپەکان خۆی عدول ناکە لاوەکە زەنجی زەمبیل فرۆش پیاگە کوردیە ئەو مەوجودەی ئەمانە بە متەجاوز و وەسوەسەگەر باسیەکەن لەگران ئەمە پیاگە کوردیە کە مەوڕدە وەسوەسە قەرار ئەگرێ و لە داوە ئەم وەسوەسە دوو جار ڕوو ئەکاتە خوا جارێک مناڵەکانی پێسفێرێت جارێتر داوای لە ئەکا گیانی بسێنێت ئەمە هەمان جەهان بوو کە لە ناوت دڵا ئەم جەهانە دادشای بەلوچ هاتە دەر لە ناوت دڵە ئەم جەهانە سمکۆی شەکاک هاتە دەر و هەزارانی وەکو ئەوانەی کە ئیمکانی هەز من ناویان نەزانم لە ناوت دڵە ئەمە عەلی مەردان خان چوار لەنگ هاتە دەر لە ناوت دڵە ئەم بیا و بەسە ئینسانە کوردیە لە تەیە تەریقە کوردیەتە خۆیە بەرەو ئێمۆرتاڵەتی و جاودانەگی بەڵام نظام سوڵتەی جودۆ کریستیانەتی بە دەستەکانە جوولەکەی ئانووسی خۆی لەگرا وەرەقی هەڵگەڕاند ئاغازە بێقەراری بێهویەتی و بێسەرزەمینیە ئێمە لە داستانی کیژەکەی کافرۆشەوە دەست پێەکە قەرابەتە ئەم دوو داستانە
لە هەبوونە پەسوەندە فرۆش، زەمبیل فرۆش، کافرۆش، زەمبیلێکە بنیادە جامعەس، زەمبیلێکە نەمادە سازەندگی و زندگیە، تەکە کاکە خوراکە مەڕ و ماڵات و حەیواناتە، زەمبیلێکە لەو پەڕی ئاگاهی و دروست ئەکرێ، کایەک کە لەو پەڕی بێخەبەری و ئەدرێ بە حەیوانە بێخەبەر، لەبەر ئەوەی پەروار بوێ، لەبەر ئەوەی هێز بگرێ، کار بدا، استثماری کەی، بەکاری بهێنی. کاورای کافرۆش فەرمەندەی جەسوور سپای سمکۆی شەکاک بووگە، دوای شکستە سمکۆ، دوای کوشتنە سمکۆ، دوای اختتامە داستانە لاوەکە زەمبیل فرۆش بە ئاوارگی تێتە هەولێر، و لە هەولێرە ئەم فەرمەندەی جەسوورە شەکاکە ئەوێت و کافرۆش، ناوێت و زەمبیل فرۆش، ناوێت و هیچ تێتر فرۆش، ئەوێت و کافرۆش، کەنیشکێکی 12 ساڵە بە ناوە خەدیجە، 12 ساڵە لەلایەنە ئاوای کە نەقلە داستانەکەی ئەکەن، ئەرتەشە ئستعماریە بریتانیا و ئەفسەرێکی بە ماشینە نظامیە ئەدەزرێت، خەڵکە شارە هەولێر تەکەن ناخوا، ئەو شارە هەولێرە بەخیرەتە کەسیان بەرناخوا، نەبەخیرەتە باوکانەیان کە پەلامارە کەنیشکە 12 ساڵە دریاگە، نەبەخیرەتە مەزهەبی و دینیان کە ناموسڵمانێ دەستی بۆ موسڵمانێ بردەکەن، نەبەخیرەتە کوردی و مەردیان کە کەنیشکێکی کورد مەوڕدە تەعەڕوزە سپای بریتانیا قەرارەگرێ، هیچ مقاومەتێ ناکرێ، باوک ئەڕوات شکات تۆمارەکە لە لای بنکەی پۆلیسی جوولەکە، لای بنکەی پۆلیسی جوولەکە، کیژی کافرۆش، کیژی نەوباوەی تازە لە ژێر و چووگە مناڵە کافرۆش هەڵئەگیرێ لە لایانە سەربازە بریتانیاییوە ئەبرێت بۆ بریتانیا، نە مەقاومەتێ، نە ئیستادگیێ، نە ممانەعەتێ، هیچ، فەرماندەی جەسوورە شەکاک لە فراغە کەنیشک کوێرەوێ و دوای 5 ساڵەمرێ. ئەمما داستانە کیژەکەی کافرۆش ئەوێتە تەرانە، کیژەکەی کافرۆش 16 ساڵیە، دوایەوەی کە عەکسەکەی بە نەقاشی و دوای 4-5 ساڵ تێتەوە. ئەمە ئاغازە ئینحیتاتە مەردمێکە، مەردمێک وا لە سوکنا ئەکەوێ، لە قەرار ئەکەوێ، لاوکە زەمبیل فرۆش لە بەرامبەرە تمتەیشنە حەسرەت و مەسلحەتە ژنە میرە خۆی نەدا دەسەوە، و تا ئاخرین لەحزە لەسەر ئوسوول و پرینسیپەکانی وێسیا و مەجالی نەدا کە لە ڕێگەی هەڵیگەڕێنەوە. لە داستانەکەی مرشد و مارگاریتا، ماستر و مارگاریتای ڤۆڵگاکۆفە کە سێ چینە داستانەکە، داستانێکیان داستانە زوهورە شەیتانە لە شارە مسکۆ لە قەرنە 20ەمە، بە پێچەوانەی حکایەتەکەی ئیڤان کارامازۆف لە زوهورە مەسیحە لە شارە سڤیلە ئیسپانیا. ئەم شەیتان زوهورەدا لە شارە موسکۆ لە ناوی پارکێکە، دیمانەی ئەووەڵە داستان. دیمانەی دووەم
حکایەتە مەسلوب کردنە مەسیحە بەدەست پلاتۆسۆ کە نەقڵە کە لەسەر زوانە شەیتان تێتە دەر لەناوە ئەو پارکە و داستانە ئاخر حکایەتە عشق مرشد و مارگاریتاس. ئەم داستانە کە بۆڵگاکۆف بەحسیەکە جالبە بۆ ئێوە. بۆڵگاکۆف وەختی ڕاتە سەر داستانم مەسیح ناسری لە شارە ناسریە، وەختی ئێگاتە حکایەتە بەڕووبوونەوەی تەکە پلاتۆسە. مەسیح نمودەخوا کوڕخوا ئەوەنە معجزەی تێناخە، چنان داستانەکە و ڕەوایەتەکە تعریفەکاتۆ ئەڵێی لە خۆی واقعیتر نییە، یەک دانە معجزەی تیانە. بەڵام جالبە بۆڵگاکۆف بۆ داستانێکی ئوستورەیی کە لە سەرەتای خود ڕۆمانەکەی خۆیە دوو نووسەر، یەکێک سەر نووسەر و ئەدیب و ڕئیسی سنفی ئۆدەبای موسکۆ و یەکێکیان شاعرێکی جوان خەریکن لەبارەی شعرێکە لە ڕەدی مەسیح بەحسەکەن و ئەو ئێژێتۆ ئەو شعرەی کە سەبارەت بە مەسیح وتت وات وتووە کە مەسیح واقعی جلوەکە و مەسیح دروست، مەسیح مەوجودیەتە تاریخی نییە و نەیبووگە. جالبە کە لەم داستانە کە ئەم مەسیحەوە لە ناوە حالێک لە ئیبهامە مەوجود نییە و حەسوون نییە و کەس نازانێ ئەم شەخصیەتە تاریخیە بووگە یانە بووگە. بۆڵگاکۆف داستانە مەسیح لە زارە شەیدان و کە زۆری کردگەسە ناوە پارکە کاملەن واقعی تعریفەکاتەوە و ێژێ خۆم لەوێ بووگەم و خەریکە تعریفە داستانە مەسیحەکە. ئەمما موسکۆ موجودیەتی هەست، واقعیەتی بوو. موسکۆ داستان نەبوو، فینکشن و ڕەوایەت نەبوو. موسکۆ پایتەختە اتحاد جەماهیرە شەوروی بوو ئەو کاتێک کە بۆڵگاکۆف تیا زندگیە کرد. بەڵام جالبە معجزە لە موسکۆ اتفاقەکە فێ و جالبە کە شەیتان لە موسکۆ زهورەکە. جالبە بۆ ئێوە کە خەڵکە موسکۆ شەهروەندانە حکوومەتە سۆسیالیستیە رووسیەیە مۆدێڕن مات و مەبهووت و مەقهور جادون، حەز ئەکەن بە جادوگەری، حەز ئەکەن بە معجزە، حەز ئەکەن بە خودعە و لەگرا شەیتان لە شارە موسکۆ ڕۆڵە سەرەکی ئەوێنێت. ئەنگار ئەم موسکۆ ئەم واقعیەتە کە ناوی موسکۆس مردمەکانی چنان لەم زندگی واقعی خۆیانە بێزارن، چنان لەم موقعیەتەوان تیا بێزارن. جایسە من گەرەکمە نەتیجە بگرم لە داستان عەلی ئەکبەرە نەوبەختی و کاورای بەلوچ و من و ئێوەمانان و کیژەکەی کافرۆش. خەڵکە موسکۆ چنان لە شرایط موسکۆی ئەو سەردەمە لە زندگیەکە ئەیکەن، لە لایف ئستایڵێکە ئەیکەن، چنان ئەمیقەن متەنەفرن کە هان بە شوێنە جادووی ڕەش، جادوویەکی ڕەش کە بتوانێ بێت ئەم نەزمە ئاسنینە، ئەم نەزمە پۆلیسیە، ئەم نەزمە دەقیقە وەکو چەرخدەندەکانە ساعات تیک 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 کارەکە بیشێوێنێت کە شەیتان ئەم نەزمە شێوێنێت بە تایبەتی لە تەئاترەکەی موسکۆ وەختێ جادووی ڕەش ئەکا، وەختێ مەردم ڕوو دەکاتەوە
وەختی ژنەکان لە پیاوەکانە سێنێت، وەختی ئەم مەردەمە خۆیانە دەنە دەسە ئەم جا دووە کە کالاوی جۆرا و جۆر لە بەرکن و پوڵ مفت بگرن و سوحا پوڵەکە لە دەست گشتیان ئەوێت و تیکە کاغەزێکی کەسیف، ئەو پوڵەی کە شەیتەن شەوی ڕابرد و بڵاوی کردووە لە ناویانە. مەردەمە تەسلیم بوو کە ئێمە لە دەورانە کیژەکەی کافرۆشە، لەژێر حەکایەت و ڕەوایەتی کیژەکەی کافرۆشە، وەکو خەڵکی موسکۆی ڕۆمانەکەی مەستر و مارگاری تای بۆڵگاکۆفیان لێهاتکە. محاسرە بووک لە هەرچی جێگەوە لەلایەن نەزامە سڵتەوە، پاوەنەکان لە پێیانە، لە دەستیانە، لە مێشکیانە، لە زوانیانە، لە عەقڵیانە، لە ئیرادەیانە، لە وجودیانە، لە لایف ئستایڵیانە. خەڵاسیان نییە لەم پاوەنانە، خەڵاسیان نییە لەم مشکلانە، ومنتەزرن معجزەیە اتفاق بکەوێ، منتەزرن جادوگەرێ بێت ئەم نەزمە بشێوێنێت، جادووی ڕەش بکە، ئەم نەزمە ئاسنینە بشێوێنێت لە بێدەسەڵاتیە خۆیان، لە بێ ئێرادەگیە خۆیان، لە گۆڕینە خۆیان. کاکی کورد، تۆ لە لاوەکە زەمبیل فرۆش کریای بە کیژەکەی کافرۆش، بوویت بە باوکە کیژە کافرۆش. تۆ حەکایەتە خۆتت فرامۆش کرد، بۆیە ئەمەی وای تێیە ئەگەر نەگەڕێیتەوە سەر ڕەوایەتە قەدیمە خۆت، ئەگەر ڕجعەتێ بە خۆت نەکەیتەوە، ڕۆژ لە دوای ڕۆژ لەم ڕەوایەتە کیژە کافرۆشە هەل ئەوی بێقەرارتر، نامستەقەرتر، بێهویەتتر، بێ ئێرادەتر، خورافیتر، تەسلیم بووکتر. بۆیە ئەگەر ئێوە تەوەجۆتان کردوێت، زوانە مەردەمانە ئێمە کە مێژووی ئۆراڵە ئێمەی واتیا گۆزارش ئەدا بە تۆ کێوی بزانن. هەروە کەوتم تۆ وەختی زەمبیل فرۆشت هەست، کافرۆشت بۆ دروست ئەکەن، فەرماندەیەکی جەسووری ئیسماعیل ئاغای سمکۆ، ئیسماعیل ئاغای شکست خواردەیە کوژریاگ، دوای ئەو شکستە کە ئەیخوا بعد تاراجە وجودی ئەکەن، ڕوو لە مەردەمە کێشێتەوە ئەبێ بە کافرۆش، سەر و کەللەی ئەکەوێتە کە حەیواناتە، و ئاخرین جەوهەری کەنیشکی کە نەماوەتە سەرزەمین و خاکێسی، کەنیشکە زەریفە تەرچەکە مناڵی بریتانیا لێی ئەڕفێنێ، ئەو شکاتەواتە دەروازەی پۆلیسە جوولەکە. و لە بێدەسەڵاتیە ئەمرێ. ئەوە و بێدەسەڵاتیەسە کە دانە بەدانەی ئێوە هەستی پێەکەن، بەڵام بێخیاڵیشی بوو بن، بەڵام بەلاتانە مهم نییە. ئێوە تا ئێستا بیرتان نەکردو بەختیار، شاریار، هۆشیار، شالیار تەوەجۆ بکەن لەو یارانەوە لە قەیانە.
ساتیار، سامیار، ئەمانە شوغڵن. ئەمانە شوغڵ بوون لە جەهانە کوردی و لە دەستگاهە کوردیە. جوولەکەی ئانووسی چووگە لەو زوانە فارسیە شاریاری دزیگە بە ناو پادشا پێژە شەهریار. لێی بپرسە بێژە تۆ ئەم شەهریارتە لەکوێ ئاورد؟ ئەم کەنسەپتە جینۆلۆژی بکە بزانم ئەگا بەکوێ. تۆ چۆن ئەمەی هەووا لە ناوە ئەم زوانێ فارسیتە؟ چۆن؟ گزارش لە چی ئەدا؟ شاریار یعنی چی؟ شەهریار، یارە شەهر. ئەتر ئەم یارە بۆ لە جێگەی ترانیە؟ بۆ بەکار نایێت؟ بۆ نەمایە هەوفڵ هەڕوا و تۆ ئیدعا ئەکەیژی 2500 ساڵە دەوڵەتن. براکەم ئەمانە نێنە ناوە کتێوەکەی کانتا، نێنە ناوە کافکا. ئێوە سەوادی وە یەکتری ئەفرۆشنەوە. تو دەربێترین حاڵەت دەتوانی شارەحە کە نییت لەو حەدیشە فەلسەفەی هایدیگەروی. کوا جەهانە کوردیەتەوە تۆ گزارشی لە خۆت بکە. تۆ گەرەک تۆ گزارش لە خۆت بکەی ناتوانی بڕۆی لە ئێدوارد سەعید دەری بێری. ناتوانی ئەو کارە بکەی. تۆ لە کەنارت دەستا مەتریاڵەکانە خوات هەن. وەلێ تۆ لەم چڵ ئەپەڕیتە سەرە ئەو چڵ، لەو چڵ ئەپەڕیتە سەرە ئەو چڵ، لەو دار ئەپەڕیتە سەرە ئەو دار. تۆ وەکو داستانەکەی وڵگاکۆف کە داستانە فینکشنە مەسیحی واقعی کرد، بەڵام واقعیەتە موسکۆی ئەمڕۆژی سوورڕئاڵ کرد، خیاڵی کرد. ئێوە لە وەهم و خیاڵە ئەژین. ئێوە لە دنیای ماتریکسە ئەژین. ئەم دنیا دنیای کوردی ئێوە نییە. نەپاوە دەسم هاوە قەرەی خۆم نەزوانم لەی مڵکە چمانی و ئەسیری گیریامە. نەپاوە دەستدان وا لە قەرەی خۆتان نەزوانتان لە مڵکە چمانی و ئەسیری گیریاکە. بۆیە چاوەڕوانمون جین، بۆیە چاوەڕوانن شەیتان زهور کات، جادووتان بۆ بکات بیشوێت. چون ئێرادەتان تیا نەماگە، چون واقعی نین، چون تەلاشێکی واقعی ناکەن. تۆ دادەکێنن لە کاکە ئەحمەوبوون و لە کاک کاوەبوون و لە کاک هوشیاربوون و لە کاک بەختیاربوون حەجێتیان نەماگە. تۆ دەستکردە ڕووداوی KNNی ئەڕۆیتە لار کەسێک قسەکەیژی ئەزانم. چۆن ئەزانی؟ نەیگەرەکە فکر کات و ئەڕواتە بەر و ئیدامە پەیاکە. ئیدامە پەیا ناکە وەیانە خۆت. وەیانە خۆت سرعەتەکەی ئەوە نەفرەس ئیدامە پەیا ناکە. فەقەت تۆ نییە لە ناوە کەسافەتا خەریکی ئەچیت. نازانی. نازانی چیت لێ قۆمێ. تۆ بە خولیاوە کیژەکەی کافرۆشە خوێنیتەوە. کیژەکەی کافرۆش 16 ساڵیە. گیانا لە عشقت سوتا هەناوم، دڵ لە ڕێی تۆیە و من چارەم چییە؟ لە ڕێی کێ؟ لە ڕێی کیژە کافرۆشە بریاگە ژێر لەنگە بریتانیایی؟ دڵە تۆ لە ڕێی کیژە کافرۆشە تەجاوز کریاگە بریاگە قەرار گرتگە لە ناوە باوەشە داگیرکەرە. تۆ بۆ ئەوە کیژەکەی کافرۆش 16 ساڵیە. لە ئەمینداریت حاڵمان حاڵ نییە. ئەمینت چە؟ ئەم فەسادە لەکوێ ڕۆحە تۆی داگرت؟
بۆیە داستانە لاوکە زەمبیل فرۆش کەس نایزانێ، ئەمە داستانە کیژەکەی کافرۆش، تەرانەی سەرزارە گشتتانە حازی پێەکە. ئەسەن فکر ناکەم بە تەبعات و ئەواقبێکی کە لە وجود ئێوەدایەنێ. کاکەی کوردمەکە تۆ فکرەکەم قسانە ئەزافیە، با بزانی ئەم نظامە سوڵتە لەسەر ئەم داستانانە دانریاکە، لەسەر ئەم تەعاریفە دانریاکە. لەو پرسیارە دەست پێکا ئێمە کێین، لەکوێ هاتکین، بۆ کوێ ڕۆین، ئەو جوابە دەداتەوە. ئەوەیژێ ئێمە لە باغە ئەرەما بووین، گڵێ بووین، خوا فوی تێمان کرد، وتی پێمان میوەی مەعرەفەت مەخوان، خواردمان، سێومان خوارد، تێ هەڵداین، هوبوتمان کردە سەر زەمین، بووینەوە گوناحکار. کە نمودەکەی لە حافزە ئانوسیە تازە نووسا ئەوێنی، پەدەرم ڕۆزەی ڕزوان بە دوو گەندم بفڕوو، ناخەلەف باشم ئەگەر بجووی نەفرۆشم. باوکم ڕۆزەی ڕزوانی بە دوو دانە گەنم فرۆت، کوڕە ئەو نەوم ئەگەر من بە جۆیەک نەیفرۆشم. ئەمە هەمان حکایەتە. ئینسانە گوناحکار ئینسان ئەوێت و ئینسان چون گوناحەکە. حافز ئەمە ئێژێت. ساڵها دل تەلەبە جامەجە مەزمامی کرد، وانچە خود داشت ز بیگانه تمنا میکرد. گوهری که صدف کون و مکان بیرون است، طلب از گمشدگان لب دریا میکرد. بیدلی در همه احوال خدا با او بود، او نمیدیدش و از دور خدایا میکرد. نظرم چی روح القدس ارباز مدد فرماید، دیگران هم بکنند آنچه مسیحا میگه. تو عنصر مسیح لناو شعرەکانم هەتیوە ئەوێنیت. دنیای ئەمان نظام سڵتەی ئەمانە لەسەر ئەمەدانریاکە. بەشەر مەوجود فاسدێکە، بەشەر مەوجودێکە کە ناتوانێ خۆی ئیدارەکە، سەغیرە، ناتوانێت تا بە تەحمل اختیاری نییە، ناتوانێت بارە ئەمانەت هەڵگرێت، ناتوانێت، گوناحکارە. بۆیە مەسیح دائەکرێ خواتێتە خوار و لەبەرەوەی گوناح بەشەر بشۆرێ و ئەچێتە سەر سەلیب لە تاوانێکا کە بەشەرێکی دروست کرد زەعیف، و هات گوناح ئەبەدیان بشۆرێ. مادام خوا چووە سەر سەلیب و مرد لەسەر سەلیبە، بۆ خاترە بەشەر گوناحکار. ئەم بەشەر گوناحکارە کە ئیستا خوا کەفارەی داگە، کافیە فقط ئیمانی بەم خوا بوێ، باوەڕی پێ بکە و بێژێ من باوەڕ ئەکەم کە مەسیح کوڕە خواست و خودە خواست، ڕستگار بکە. ئیتر نەیگەرەکە هیچ ئەمەڵێ بکە، نەیگەرەکە وەکو مەسیح وێت. ئەمە دەستگای کلیسا ئێژێ، دەستگاه قدرەت جودو کریستیانیتی ئێژێ. براکەم، ئەم دنیا لەسەر ئەم چیرۆکە دانریاکە، ئەم نظام سوڵتە لەسەر ئەمە دانریاگە. لەذا هەڵ ئەگەڕێت و بە تۆ ئێژێ ئەگەر حکوومەت نەوێ، خاڵۆ تێکەولالۆ بخۆز هەرج و مەرجە. حکوومەت بەڵایەکە و بەڵام چی بکەین و بەڵایەکی خراو نییە و هەروواویشی و هەوساریکەی تۆزێک و ئەوەت پێژێ. بۆ چون تۆی ئینسان فاسدی، چون تۆی ئینسان ناتوانی خۆت ئیدارەکەی، چون تۆی ئینسان گوناحکاری، چون تۆی ئینسان جنایەتکاری، و ئەو بەناوە خوا و بەناوە حەقیقەتە مطلق و بەناوە مصلح مطلق
تەپەداتەمە لەسەرەتەوە و تۆ بەخەت ئەکا و ئیدارەت ئەکا تۆ تەنانەت ئەوسا کە خوا لە ئاسمان بوو جارجارێ توانی بچیت و داوای بەخششی لێ بکەیت. کلیسا حتا بە تۆ ئیجازەی دابوو گوناح بکەیت، تۆی بەشەر بڕۆ گوناح بکە. ئاهاتی ئاعترافە کرد پوڵێکەدا بە کلیسا قەشە پێتی ئەوت خوا بەخشیتی بڕۆ بۆ ئەوە دەو بەشەرە فاسدە دەی دزە دەی حیزە دەی خۆنێڵێن حیزی کات تۆ قەتەقی ئەوە من هەر تێڵی میوە لە ناو دینە مەسیحا و خەراجە کلیسا بات و هەر وەختی ئەکەوێتە تەنگانە و فشاری بۆ تێت و ئەمانە بێت دوو گڵ فلمێسک داڕژێنێ پوڵێ بات من ڕزگاری کەم. دنیا لەسەر ئەمە دانریاکە، لەسەر ئەم نگاهە دانریاکە. بزان ئەو ئەفسانەیە گیڵگەمەشە جوولەکە خوێنە جوولەکە نووسە. گیڵگەمەش لە مەواجهەتەکە مەرگە متحول ئەوێ و ئەچێ بە شوێنە ئاوە حەیات. مەواجهەتەکە مەرگە. بوودا لەگەڵم مەواجهەتەکە مەرگ و نەخۆشیە تێک ئەچێ و ئەچێ کە حەقیقەت بفەهمێ و ڕۆشن ئەوێ لە ژێرە دارە معرفەتە. بەڵام لاوکە زەمبیل فرۆش فەرقەکە، لاوکە زەمبیل فرۆش 180 دەرەجە فەرقەکە. ئێمە بەر لە لاوکە زەمبیل فرۆش جەهانە کوردیمان وت چۆن بوو و گزارشماندا بۆیە توانیمان تەویل و تەفسیرە چیرۆکە لاوکە زەمبیل فرۆش بکەین، بۆیە ئەتوانین جعل دەربێرین و بێژین ئەمە دەستکردە، ئەمە دەست هەڵوەسە، ئەمە وا لە ڕاستای مەنافع تەریقەت و شەریعەت و وا لە ڕاستای منافع مەلا و شێخە. ئەم داستانە دەستکاری کریاگە بۆی ئێمە کەڵامە یارسان تێری نێژین ئەمە جعلە 98% جعلە. جعلە تەکیێ سەیبراکە خاندانە ئەوان، جعلە نظامە کۆرپۆریشنی جوولەکەس بۆ خەسەندنە ئومەتە کوردی و بۆ شاردنەوەی حکوومەتە یاریە کوردی. شاریار، بەختیار، سامیار، ساتیار، شاردیان وەلێتان. بۆیە تۆ تا ئەمانە نەزانی نازانی ئەو چۆن تێتە سوراغەتۆ. بزان لە داستانە فاوستە گۆتا شەیتان ئەچێت و فاوست ئەگۆڕێ. لە داستانە فاوستە گۆتا فاوست ڕۆحە خۆی بە شەیتان ئەفرۆشێ. کە تۆ لێدا داستانە معشوقەی فاوست و گرەچین ئەزانیت وەوەی کە شەیتان فاوست جوانەکات و قدرەتی پێئەدا کە دنیاوی کۆنە کولن نابوو دەکا. لەسەر حقارەتە مەردەم ئەوێسێ، لەسەر حقارەتە معشوقە خۆی ئەوێسێ. ئەون تەوزیح هەم دادەم. بەڵام لە دەستانەکەی بۆڵگاکۆفا مارگاریتا ئەچێ مرشد نجاتدا، بەڵام بە ڕۆنێک کە شەیتان پێدا. شەیتان ڕۆنێکی پێدا لە خۆیەدا جوان ئەوێتەوە شەو لە میێوانی شەیتانە قەرارەکرێ. لە داستانەکەی بۆڵگاکۆفا شەیتان وەختێک لە میێوانیەکەی تێتۆ بە مارگاریتاژی چیت گەرەکە بۆت بکەم. مارگاریتاژی هیچ ژێ داوات چییە؟ ژێ هیچ ژێ تۆ زۆر زیرەکی ئافرین کە لە گەورەتر لە خۆت داوا ناکەی، چون گەورەتر زەعیف داوای لێ بکات جێبەجێ ناکە. بەڵام من خۆم پێت ئێژم چیت گەرەکە تا بۆت جێبەجێ بکەم. لە ڕۆمانە براکانە کارامازۆفە داسایۆفسکیە لەو فەلسەفی تەرین بەشە داستانە کە مفتشە ئەعزەم وێت لە دووەمین پرسیارە شەیتان مفتشە ئەعزەم هەڵەگەڕێتەوە بە مەسیح ئەیژێت
ئەو ڕۆحە گەورە یعنی شەیتان بە تۆی وت خۆت لەم هەڵبێرە فڕە بدە خوار و داوا بکە لە خوا معجزە بکە و مەسیح نەیگەرەک بوو خۆی بخاتە وادیەک کە خوا ئازمایشکە وتی من خوا ئازمایش ناکەم بۆیە تۆ لە داستانە لاوەکە زەمبیل فرۆشە وەختی خوا بە جیبرەیل ئێژێ بڕۆ کاورا بگرە ئێژێ بڕۆ بۆ لاوی لاوەکێ بێشک باوێ سەر عەرزێ نەرمک لاوەکێ بێشک ئەو وەنە شەکی تیانە نەخوا ئازمایشەکات نە لەبەرە خوا ئەپاڕێت و نە داوای لێ ئەکا داستان مەسئلە خوا نییە مەسئلە ئەوەسە کە تۆ ڕێگەی کە ئیگریتە بەر بەرامبەر بە وجود خوات ئەوەنە شەکە نەوێت لە ئەستقرارە کامەڵاوی لە ئیمانە مطلقاوی بۆیە مەسیح لەوێ خاستەی شەیتانی ڕەت کردەوە وتی من خوا ئازمایش ناکەم ئەمە لاوەکە زەمبیل فرۆش ئەسڵەن خۆی نەخستە ئەو وادیەتە کە خوا لای کردوتی خوا جن و مناڵم بپارێزە خۆی فڕەدا خوارەوە پس ئەم لە ئیمانێکا کە بووی خوای هەڵ نەبژارد بوو بیواتە بەهشت حۆریۆ لە عینی پێبدات لە تاعون و لە برسیەتی و لەوەی شومە و لە مێردە زمە و لە خێ و دێ و ئەوانە بیپارێزێت نا خوای وەکو بیمەی ئەبولفەرز تەماشا نەئەکرد ئینیشۆڕانس نەبوو هەر ساڵ تەمدیدی کاتەوە بە حەج و سەرفیترە و زەکات و مزگەوت و تەراویع و نە بەمانە نە دەست کاتە سەر و بێژێ خوایە بۆ خاتری لەبەری قاپیەکەت سەگم بۆ خاتری خۆشەویستی پێغەمبەری ئیسلام و کۆڵ موسڵمانان ڕەحمێ بە من بکەیت و ڕەحمێ بە جەمیع موسڵمانە لەگران نیازی تەعقیب نەکرد جاودانگی تعقیبە کرد ئینسانە کوردی ئینسانە مخەیرە ئازادە و جاودانگی لە کوردیەتا تعقیبەکە ئەوە ئینسانەسە من بۆیە حکایەت ئەدەم لە قەی حکایەت تۆ ئەزەمەتە حکایەتە کوردیە وا ڕاپەڕین لە دڵە لاوەکە زەمبیل فرۆش کێشایە دەرۆ بفەهمی گزارشی لە جەهانە کوردی بفەهمی وەختی ئیژی جەهانە کوردی یعنی چی؟ یعنی تۆ بەم ئۆفقە بەم ئاسۆ دنیا ئەوێنیت بەم ئاسۆ بەردەکان و خشتەکانە ماڵت دروست ئەەکەی ئاوا خۆت پێناساکەی کە ئێژی ئینسانە کوردیم بۆیە بەلوچ کوردیە گیلە کوردیە مازەلی کوردیە لڕ کوردیە جاف کوردیە گۆران کوردیە سۆران کوردیە کرمانج کوردیە زازا کوردیە ئەم سەرزەمینە گشتی کوردیە 50 ملیۆن بەلوچە کوردی ئاوارن سەرزەمینیان لێدا گیریاکە بە ئەفغانستان و بە پاکستان و بە ئێران و بەم کۆرپۆریشنانەی جوولەکە ساختە 50 ملیۆن ئینسانە کوردی بەلوچ ئاوارەس بێ هۆڤیەتە بێ سەرزەمینە بێ شوناسە وما خولیانی گرکە بەم دنیا وما ئەو جەهانە کوردیە سەکە گومی کردگە وەختی کیۆس اتفاقەکە فێ وەختی کیۆس اتفاقەکە فێ ئاشوب اتفاقەکە فێ ئینسان ئێشێ سەفەری قارەمانێتی بکە شمشێر هەڵبگرێ بۆیە ئێستا تێمە سەرە تا ئێوە بزانن ئەم داستانانە کارکردیان هەست بزانن جوولەکەی ئانوسیە ئێرانی ناتوانێ سابتی بکات مردمێ بە ناوی فارس مەوجودە زوانێ بە ناوی فارس مەوجودە و حکوومەتێ بە ناوی فارس مەوجود بووبە بعد ناتوانێت چون شاری نەوگە چون تۆ ئەوێنی ئەمە ڕەزاخانە بە زەبرە ئینگلیسی و چەک و ئەسڵحەی کۆرپۆریشنەکانە جەهانی خەریکە مردمە ئێمە لە قەبارە ئەخا ڕەزاخانە حەملە کاتە ئێڵات و ئەشایر و لێ ئەدا لە خەڵکی بعد کوڕەکەیشی تێلا دێکان لەبینەوە ساختار و شارە کوردی لەبینەوە بگەڕێنەوە سەر مەفهومە شار چونەمانە مهم من تۆ بیانزانیت
تابزانی ئێمە شار بەچی دەژین پێگەوت پێگەی تەمەدنی حوزەی تەمەدنیە کوردی چۆنیەتی داڕشتنە دەستگاهە کوردی چه شکلی بووکە بۆی من مثالە شاریارم بۆ تاورد هۆشیارم بۆ تاورد ڕامیارم بۆ تاورد بەختیارم بۆ تاورد ساتیارم بۆ تاورد سامیارم بۆ تاورد ڕۆحیارم بۆ تاورد و ئیلا ماشەڵڵایەکەی وەزن تۆ وەختی ئەمە نەفەهمی نازانی بۆچی دەوڵەتە ئێرانی مەجبورەوەی درۆ بکە بلاخەرە ئەم دەوڵەتە ئێرانیەشی بێژێ ئەم مەردەمە یە سەرزەمینێکیان بووگە پیانوت کە ئێران یە تعریفێکیان لە ئێرانی بوونە خۆیان بووگە وەلەی جێگەیەکە هەڵسیاگن ئەحساسیان کردگە ئەم ئێرانە ئیتر وا ناچێتە بەرەوە وقاڵەبیان گۆڕیگە ئەو ناژێ من یەک هەو دەوڵەتە بریتانیا و رووسیەی تزاری و ئەمانە خوبوتیان کردە سەر سەرزەمینە ئێمە وە سیستەمە کۆرپۆریشنیان داریە ئەوە ناژێ ئەزان جێژێ ئێژێ ئیمپراتور تزارە رووسیە پەلامارە ئێرانیدا یعنی ناسیۆنالیزم مەوجودە یعنی مردم خۆیان بەخۆیان ئێژن ئێرانی یعنی گشت کەسێ گزارش لە ئێرانی بوونە خۆی ئەکا گشت کەسێ وا لە ژێرە نەزەرە شاهە قاجارە بعد لە گرا خەیلی بەر لەوەی کە لە ئەوروپا سوورەت بگری لەکرۆ و ناسیۆنالیزمە ئێرانی مەوجودە دەسوێتەکە نەواسە نە حقیقەتە تاریخیە نەتوانن سابتی بکەن نە ئیمکان پەزیرە سەرزەمینێک ئاسان ڕێگەی نییە ئەم خەڵکەتەک یەکتری ارتباتی بوێت چۆ ڕەسێ بەوەی کە ناسیۆنالیزمی بێت ئێژێ ئەمە هات تاجیکستانی گرت تورکمەنستانی گرت ئوزبەکستانی گرت لە دەسی ئێمە سەرزەمینە ئێمە بوو ئازەربایجانی گرت ئەرمەنستانی گرت و باوکەیجان ئێمە شکستمان خوارد کێ شکستی خوارد ئیرانی شکستی خوارد بعد ئێرانی قەرچەوە بووە وەکو زوانە فاسومەکە جێژێ بەخۆیان چوو بەخۆیان چوو وەسە گۆرەوە هەن گۆرەوە لە پێ دەرتێری واسەکە چێتۆ خۆیان حتمما ئێرانیش بەخۆیان چوو وتی ئێمە بۆ شکستمان خوارد واو دنیا گۆڕیاکە وای وا مەملەکەتە وا موسیبەتە وا ئێرانە ئێران چوونەما ئەم داستانتە بۆ سوارەکەن ئەم داستانە خەیلی مهمە تۆ باوەڕی بکەی بعد لەما عەباس میرزا عیدەی ئەوروپایی تێرێت و لەشکری قەزاقێ دروست ئەکەن بۆ ئێران و لەشکری قەزاق لەشکری قەزاق دروست ئەکەن دەکە ڕووسیە شەرکە قەزاقیش ڕووسن سەربازە ڕووس قەزاقە بعد خروجی ئەم اتفاقە ئەهدنامەیە گۆڵستان و تورکەمەنچا ئەوێت و چی بیداریە ئێرانیان شەڕە مەنچوریە رووسیە و ژاپۆن ئەوێت و بیداریە ئەوروپایان ئێرانیان و ئێرانی بە ئیلات و عەشایر و ئەچن تارانەگرن بۆ مەشروتیەت کەسی سوال ناکە باشە ئەم ئیلات و عەشایرە بۆ ڕەزاخان چۆکیان نەدا ڕەزاخان مەجبور بوو قەتڵ و عامیان بکە بەتایبەتی لە لۆڕسان ئەم ئیلات و عەشایرە خۆیان مسلح بوون خۆیان هەزاران سەواریان بوو قودرەتیان بوو پووریان بوو نانیان بوو بۆچیەشی بڕۆنە تاران بگرن دێ ئەم شانە قودرەتی هەز نە زۆری هەز نە پووری هەز بۆچیەشی بڕۆن تاران بگرن داوای چیەکەن شاچی کردگە کەس حال ناکە زەرورەتە چوونە سەردار ئەسعەدە بەختیاری بە تاران چییە داوا بکە لە شابێژی چی دێخۆشا ئەمان پۆڵە توجی بیەکە نەگیرفانی ئەگەر واوێتە چۆن ئەمانشێ خەراجیان هەن هەردووە بۆشە دێ ئەمشا زۆری نییە قودرەتی نییە ئیڵی نییە هێزی نییە سواری نییە ئەمانە بۆ ئەچن تارانەگرن کورە ئەمانە وە دوو فیشەکە ڕۆن ئەو تارانە لەو تەختاییە ئەگرن بە دوو فیشەکەی گرن ئەمشا لەم تارانە چۆن هات کە ئەمانی گرتگە ئەمان بگرۆ و خەراج گوزارەشە هیچ کەس سوال ناکە لە خۆی تۆ ڕەهاتە ئێژی بۆیە خروجیەکەی وێت و ئینسانە بێ هوڤیەت کیژەکەی کافرۆش دەورانە کیژەکەی کافرۆش سوالەک پس ئەم داستانانە مهمن خەیر تۆ بەم داستانانە گیریاگی تۆ بەم داستانانە خەسیاگی تۆ نازانی بەلوچ کوردە لۆڕ کوردە
گیرە کوردە زمانێ کوردی خۆ زەڵقۆرت و زمانێ کوردی زمانێ کوردی تۆ بەم قسە ئەیکەی تەوەجۆ بکەن ئێستا تێ هەڵدریاگەکانە دەوڵەتە ئێرانی بە شدت لەسەر زمانیە کوردی مانۆڤر ئەدەن مشتە بەچکە فاسدەکانی دەوروبەریشان شوقیان کردگە فەزای مەجازی ئەتنانە بەرجنس بەرزنجی و چم بە نارا و ئەو ئیژێ کەسە قەیرە متەخەسس زمانی فاسۆمی دەرسندا مشتێ تێ هەڵدریاگە بەچکە دەهاتیش تحتە ناوی زمانی فاسۆنی زمانی دایکی کورە تۆ بە زمانی دایکی هەر حیزی بە زمانی دایکی هەر نۆکەری بە زمانی دایکی هەر چاپلوسی بە زمانی دایکی هەر تێهەڵدریاگی تۆ بەو زمانە دایکیتە نە پیاگی نە مەردی نە قارەمانی نە چیرۆکەس نە ڕەوایەتت تێ لە خۆت هەست بێشەرەفە گەوات نێست زمانی دایکی بکەرە چاڵە چاوت بەڵێ نا قەدەم خەیر گەورەی کردگی مەردوی تا فێرە مەردانەگی بکە زمانی دایکی تۆ لە زمانی دایکی خۆسانسۆرکردن تۆ لە زمانی دایکی حیزە حیزە تۆ لە زمانی دایکە و زمانی دایکی تۆ باسیەکەی و تەدریسیەکەی پاڕانەوە تەجاوز پێکریاگی نادیا مراد کیژەکەی کافرۆشێ 16 ساڵیانە لە عەشقە سوتا هەناوم عاشق سوتا هەناوم دڵ لە ڕێی تۆیە و من چارەم چیە چارە قوزەڵ قۆرتە منێ هەڵک بگرەوە سەرتا بێشەرەف من چارەم چییە ئەوە ئەمانە مهم من تۆ بیانزانی بۆ کەسی ئەم سوالانە ئێمەریکەی نایکا بۆ ئەمانە ناکەنە مەقالە بیان دەنە بەرە پرسیار چ زەرورەتی کێسکاورە بڕات تاران بگری بیا بشە و مەشروتە تۆ ئینگلیس لەخوارە مەگە ناتکە من خۆش شەڕی ئینگلیسە نەکردە من خۆت ئەسڵحانەوەگە تفەنگە نەوگە هێزە نەوگە ئێڵە نەوگە ئیتر بۆ چێشە بڕی تاران بگری لا ئەو بێ با بکەینە مەشروتە و تۆ فرە جەباری تەوەجۆکەن ئەم داستانانە ئێوەی خەسان دەگە نافەهمن تۆ لاوەکە زەمبیل فرۆش نازانی ئەهەمیەتە ئەم چیرۆکە لە جیهانە کوردی نازانی ئێستا مشتێ بەچکە ئیتلاعاتی گەرەکیانە بێن مهندسی معکوس بکەن مەفاهیمە ڕاپەڕین بدزن جیهانیە کوردی بکەمە چاڵە چاوت ئاخە تێهاڵ دریاک جیهانی کوردی یعنی تۆ فەلسفەی کوردی بێری بێژی دنیا چۆن فەلسفەی خۆی داڕشتگە لەسەر کامە کۆڵەکە وێسیاگە چۆن ئەمە مەسەڵەن من چه باسی بودام کرد ئێستا من باسە دەستگاه مەسیحیەت و جودۆ کریستیانەتیم کرد وتم دنیای غەرب لەسەر چه ئەساسێ دروست بووگە وتم بعد هاتم وتم جیهانە کوردی کام نەفرقەکە بعد من وتم ئەوەسە داستانەکە ئەوەسە گول و بلبل و عمەری خەیام و حافظ ئەمانە گشتی جوولەکە سازە چون ئەخوا بە دەستگاه حکوومەتی ئەوان جوولەکە سازە چون ئەخوا بە دەستگاه حکوومەتیە ئەوان بۆی من وتم یاروی فەقیە تەیران لە لاوەکە زەمبیل فرۆشە جەعلە دەست هەڵوەسە ئامدانە وای کردگە چون ئەو لەسەر بورجەکەەوە لاوەکە زەمبیل فرۆش ئێژی خواژن و مناڵمدا دەسە یەکەدەمە بە خۆی فڕاداتە خوار بژین خوا بکە بۆ خاترە حەزرەتە ئەیوب وا سەبری کرد بە دیاردەوە خوا بیکە بۆ خاترە ئیبراهیم وا خستە ناوە ئاگر و ساڵم دەرەداوەرد خوا بیکە بۆ خاترە موسا وا دەریا دوانزە ڕێگە بۆوا کرد و فرعەونت یا غەرق کرد خوا بیکە بۆ خاترە یونس وا کردەتە ناوە دڵە ماسی و دەرەهاورد خوا بیکە بۆ خاترە کێویکەوە کاورە خوا قەسەم ئەدا و ئەپاڕێتۆ خوا ڕزگاری کە داوای معجزە لە خواکە ئەو ڕەوایەتە خروجیەکەی ئەوێت و ئینسانە عەبدێ خەتاکارێ تێهەڵدریاگێ سەغیر وا حکوومەت باوکێسی شای کەس نەزان شێخێزی بەشکەمە یا شێخ ڕزگارمان کەی شەفاعەتێکیمان بکەی بەشکەمە حکوومەت پارەیەکیمان پێ بدا ئەو کورد نییە ئەو جەهانە کوردی نییە
نییە بەش بۆ خاتری کاکە ئەحمەی سلێمانی خوایە لەم کۆرۆنا بمان پارێزی خۆم و مناڵەکانم بپارێزی تۆ تەرسەرتاپات شەککە کاورای دروستنی تۆ نە بەخوا ئیمانە هەست نە ئیمانە هەست تۆ تەواوە وجودە شەککە تۆ ئیستا ئامریکا بێبێژە من داروی کۆرۆنام وا پێی بەناو مەسلحەتێک نەمری چی نادەی پێی چی نادەی پێی بێ بە من بێژە نایدەی چی نادەی بە ئەمریکا بەش لەم کۆرۆنا بمان پارێزی خوا تو ئەسە معنای زندگیت هەسە تۆ گزارش ناکەی لە جەهانە کوردی جەهانە کوردی فەلسفەی گەرەکە کوردی وێشی تا بتوانی دەری بیری تا بفەهمی مەخرەجە مشتەرەکە تۆی بەلوچ و گیلەک و مازەنی و لڕ و چوارلەنگە بەختیاری لەک و کورمانج و مەخرەجە مشتەرەکتان وا لەکوێە کوردیەت یعنی چی دەما قۆپانی زمانی نا جەهانە جەهان ئەوەی واتە بەلوەر پەیاکا لە لاوەکە زەمبیل فرۆشە ئەوەسە ئەو جەهانەسە وا بڕۆ بەلوچ بەخۆی ئێژێ باغیرەت یاخی بەلوچیانیەوە کورد بچوو بەلوڕ بێژە هەرەوەت بێژێ ئەوەسە لاوەکە زەمبیل فرۆش کە داد شای لێ تێدە دەرەوە ئەوەسە لاوەکە زەمبیل فرۆش کە عەلی مەردانخانی لێ تێتە دەرەوە ئەوەسە لاوەکە زەمبیل فرۆش کە ئیسماعیل ئاغاسم کۆی لێ تێتە دەرەوە و هەزارانی وەکو ئەوانەی کە من ناویان نازانم تامەی کە نظامە سڵتە خۆی تێت کاورای ئینگلیسی بۆ دروزەکە کیژەکەی کافرۆشە بۆ بڕەفێنێ ئینگلیسی وا ڕەواندزی کرد وا نەزمە کۆرپۆرێشنی بەسەر دۆدانیا وا زمانێ فاسۆمی بۆ دروست کرد وا حکوومەتی بۆ تاشی وا جەهانە کوردی تیکە پارە کرد وا ئومەتە کوردی سەرگەردان و بێهویەت کرد لە داستانە کابرای زەمبیل فرۆشە تۆی گەیان لە داستانە کیژەکەی کافرۆشە ئەگەر تۆ زەکاوەتە کوردیت نەوێ جەهانە مستەتەرە پشت ئەم دوو فرۆشە نافانی حەزەکەی بمیانە کیژەکەی کافرۆش 16 ساڵی یەهۆ بۆ تۆیە دنیا و پیشم و ئەڤینداریە دەمەوە تەوەجۆکەی بێسەوادی ئەمەسە کوردیەت حەقیقی بوون و لە فەرایەندا و لە فەرایەند محور بوونە لە کوردیەت گیان و لە دەستگاهە ئەخلاقیە بەزەییە کوردیە لەو بیا و بەسە ئەیکەی متەبەلور ئەوێ لە زانکۆیە نادەنێ حاڵیبووی من متونە دنیا بۆ تۆ ئەخوێنم و تات بێژم نظام سڵتە چۆن کار ئەکا تۆ بفەهمی تەفاوتت فیما بینێ لاوەکە زەمبیل فرۆش کیژەکەی کافرۆش لاوەکە زەمبیل فرۆش ئیسماعیل ئاغاسم کۆی لێ تێتە دەرەوە کیژەکەی کافرۆش نادیا مرادی لێ تێتە دەرەوە نادیا مراد بچۆڕەکانی پەقەقەی لێ تێتە دەرەوە لە پاڵە دەسە ئەمریکایەکانە شویان پێەکەن منت دیگە ئیستا تحت ناوە گرێ بەستێ نەفتی ئەوە تۆ حەزی بێ بڕاستی و نەوتە فرۆشتنی و چ دەستکەوتێکی گەورە و پارەتێت و پولتێت و نەوتێتێت و حکوومەتی ئەسەدی ئەشێ بهێڵینەوانێ دە ئیستا تۆ بۆتەکە ئەسەدی تۆ حەل لە ڕۆژە ئەوەڵیشا ئەسەدوی تۆ سەپای قودسی پەدەر سوختە کڵاو بەردارە بەرێ خۆ دەر ئیستاتی چۆن کورد بگەوجنی خۆ هەڵێ ناگرێتن و ئەوە نییە نەوتەکەمان فرشتگۆ قەرارداد مامەسکە ئەوە نییە خەڵکە حەلیم بە قەرارداد بەستنە نەوتی گێجوگن فاسد بوون لەوە فاسدتر بوون لەو بارزانی و قەراردادی نەفتی بەستگۆ ئەمریکای هاورگۆ تەزی ئەمریکا ئەمان پارێزی و چون نەوتی پێفرۆشین ئەوەسە و تۆ ئەم داستانانە نافەهمی
ناف خۆ هەڵی ناگرێ گرێ بەستمان کردیە لەگەڵ ئەمریکا نەوتێ دەفرۆشینی نەوتێ دەفرۆشینی خەریکە مۆجهیەکە تۆ بە نۆکەر ئەسەدی تۆ بە نۆکەرە دەوڵەتە ئێرانی تۆ حەل لە ئەوڵە نۆکەرە دەوڵەتە ئێران و ئەسد بووی تۆ بازوو تۆ سپای پاسداران سپای قودسی سپای قودس نیروی ئێرانی نییە تۆ سپای قودسی ئیشتا ئەی خوەنجنی بۆ مردم پولێ نەفت و گرێ بەستمانەس و مردمە حەقیر کریاک ئەم کوردە ڕەوایەتە کیژە کافرۆشە حەزەکا بە پول و گرێ بەست و دنیا چاوی پێمان کۆخی و بەز نییە کاورای ئینگلیسی ژێ دوودانەژن بۆ شەڕیان یەکیان وتی شێخ فڵانە کەس فڵان و فیسار پێکرد وتی گیان حەدم چییە ئیستەمانەوەیان پێات کە کاورای ئینگلیسی بیان واتە شەوە زەفافیژی گیان حەوم چێت هوی بەز نییە لیاقەتە مەز کاورای ئینگلیسی ئەموە و بەز نییە نەوتیم دیێسێنن وایان کردە بەم ئینسانە وایان کردگە بەم ئینسانە کە ناتوانێت گزارش بالاخۆی بۆیە شکاندنە ئەم دنیا مستەلزمە حەقیقی بوون و حەقیقی ژیانە لە ناو سەختیە تۆ ئەوێنی مناڵەکانە ڕاپەڕین ئێمە گشتماوەکوەوە ڕۆژ 14 ساعت کارەکەین تەکە تەمامە مشکڵاتە زندگیا دەزوە یەخین تهدید دنیا عساب خوردی دنیامان وا لەسەرا وەلی یەک دەقیقە چۆکماندا نەداگە عەقەب نشینیمان نەکردگە خۆمان معامڵە نەکردگە بۆ ئێمە ئەتوانین ئێوە ناتوانن حەچەلەی ئێوە لە من فرەزلترە فرە گەردن کوڵفتر و ڕوودارترن لە نۆکەریا سبقەت لە دنیا ئەگرەونێ دەمە درێژەتی دەمداعەکەی فجمێن ئەدەی وەکو چی تۆ بۆ ناتوانی پیاگەی تۆ بۆ ناتوانی کوردی بابا دەست هەڵ بگرە لەم درۆزنی و زندگی لە درۆزانی یعنی چی یعنی تو لەحزەیە فکر نەکردگەسەوە ئەوەنە لەو مەقستە استفادە ناکەی لە پشتە مەدرەکێکە قایم بوویە هەر گەرێکتە بە ئیزم وتن خەڵکی پێت بێژە بەڕاستی باسەوادی و مامۆستا و شەڵپ لایکەکە نییە دەی نە باسەوادی نە ڕاستگویی نە سادقی نە هیچ نییە تۆ دەی لە دڵە تۆ نە شۆڕش تێتە دەر نە تەغییر تێتە دەر نە جەهانە کوردی تێتە دەر نایتە دەرەوە درۆزنیت تو خواتی جەزانی درۆزنیت عزیزم ئەم سەواد تۆ گەرەکتە بیفرۆشی تۆ بیکەیتە پوڵ وەسەر ئێمە بڕۆ مەردووە کارکە احتیاجە نەوێ خۆت بفرۆشیتەوە کەس ئەوەنی ئێمە خۆمان نافرۆشینەوە بەم ئومەتە کوردیشە ئێمە چین گزارش لە جەهانە خۆمانەکەین گزارش لە کوردبوون خۆمان و سەرزەمینە خۆمانەکەین ناتکین نەختیکەینەوە لای تۆ نەختیکەینەوە بە تۆ واناکەین بۆی تۆ هیچ وەخت نافەهمی داستانە واقعیە لاوکە زەمبیل فرۆش کامەسە یاروی فەقێ تێرانە حەزی پێکوی فەقێ تێران وایژت لەبەرەوەی ئەفە بەیانم های مەسەڵەن تۆ کوردی ئەزانی کوردی ئەو فەقێ تێران وا دەبێژیتن و کورد بابە هاڕیاک تۆ هەر نازانی فەقێ تێران بە چه هەدەفێ دەسی برگە سەنایەم داستانە بە کامە هەدەف دەسی بردە بێ بچۆ ویکیپیدیا لەسەر بەلوچ نووساگێسی وا مەڵغەمەکەی داگەسە و یەکا وا شیوانگێسی کاورای بەلوچ سەرێشی یاگە کوردن و کوردنیێن و کوردن و کوردنیێن و کوردنیێن و کوردن و کوردنیێن و زوانیان پارتی و گیلەک و تاتی و مازنی و کوردی و بەلوچی زوانی هەن پارتیە ئەی چۆن تۆ ئەمانە زوانیان پارتیە بات پێیانێژی زەبانشان هەنووز پەهلەویە میانەس پەهلەوی پارتی و پەهلەویاتە و پەهلەویاتە و ئەی خونجنێت و شلوقیە کاوەی کاتە ناوی یەکتری هاو تەوەجۆکەی سەوادم هەست تۆ سەوادە نییە درۆکەی تۆ کەرامەتیشە نییە درۆکەی لە هیچ کامیانەوە هیچێ ناگەی تۆ تەنیا حقوقی کە ئەی خۆی تۆ وەزیفەت هەست بە ناوە کورد
کورد نابودکەی بۆ نانەخۆت بڕۆ لەلاوە کە زەمبیل فرۆش فێر بووە وتی بێرە سەر مەسلحەتی قیامەت دوورە وتی ئەس تۆبەدارم بیا و بەسم کردگە ناڕۆمە دواوە تۆ تاکوێ خۆ نافرۆشی تاکوێ ئەوەسە نزامە جوولەکە تۆی کردگەسە شکڵە خۆی لە ماهیەت و کوردی دەراتکی بۆیە نادیا مرادە پێی تەحمولەکرێ بۆیە تەجاوزە هەر کەسێکە پێی تەحمولەکرێ بۆیەوە هەر کەسێ هێژی گەورەم بۆیە بوویتە نۆکەرە دنیا بۆیە ئەویتە سەربازە دنیا بۆیە ئێرادە لە خۆتان نەماگە حەج گوزارشێکە لە خۆت نەماگە مرتبەت و ڕەدەبەندی نۆکەریت هەست وایان پێت کردگە بۆیە تۆ حەز ئەەکەی بە کیژەکەی کافرۆ 16 ساڵیە گیانە لە ئەشقت سوتا هەناوم دڵ لە ڕێی تۆمە و من چارەم چییە کیژەکەی کافرۆ 16 ساڵیەوە گیانە نەنە و 12 بوو ئینگلیس بردی نە 12 ساڵی بوو خاس بۆ تیدانیا تۆ زەمبیل فرۆشە هەز نە تۆ ڕەوایەتە کافرۆشە حاڵیت بوو تۆ زەمبیل فرۆش نییە تۆ کافرۆشی کیژەکەیشی مهمە تۆجۆکەن ئەمە و داستانە سەر پس ئەمانە مهمن و تۆ گەرەکتە لەم جەهانە کوردیە بگەڕێ سەواد و ڕوخکێشان ئێمە نیچە نیشان نادەین کە یانم های نیچە ئەناسین های دیگر بەحس ناکەین یانم های ئەی ناسین و فەلسفەکەی شەرح دێن و نا فیلسوفە جەهانە کوردی ئێمەین هەر کەسێک گەرەکێکی بنووسێ بێ لەسەر و جەهانە کوردی ئێمە وتکمانە بنووسێت ئێمە وتکمانە ها بەدەسە ئێمەوە هەموو بڕاستی نیچە وایژتن و های دیگر وایژتن و هێگل لەگەڵ غەڵەتی کرد نیچە غەڵەتی کردێکی توە ئێمە ئەمانە نەقڵەکەین کە بێژین دنیای ئەمانە چۆن کارەکە و بعد گزارش بین دنیای کوردی چه شکلیە ئەم جەهانە کوردیە وا لە لای ئێمە ها بەدەسە ئێمەوە هەر کە گەرەکی ئەم جەهانە بناسێ تێ لە لای ئێمەوە ئەیوێنێ بەیناسێ و ئەو ڕەوایەتە ئێمە ڕەوایەتە حەقیقیە و واقعیە و گزارشە جەهانە کوردیە جەهانە کوردی معنای هەست هەروە مستەڵەحمان دروست نەکردە ئەلەکی فەلسەفەوە لە پشتیە تۆ فکرکارەوە و کاریەوە و خۆشە و شیرینەوە حەزی پێ وڵاتی هەڵدریاک نێت لە قواریتوە پس ئێوە بەرەبەرە یەواش یەواش لە اتفاقە خەریکن ئەفەهمن چ اتفاقێک هەفت خەریکن ئەفەهمن چیمان پێهات چۆنمان پێهات نە پاوە دەسم هاوە قەرەی خۆم نە زوانم لەی مڵکە چمانی و ئەسیری گیریاومە دەردم یەسەر لە ماڵە خۆم بیخاونمانم ئەرمەنی ئەو حکایەت دەورانە کیژەکەی کافرۆشە ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ڕجعەت ئەکاتۆ بە دەورانە زەمبیل فرۆش لاوکێ زەمبیل فرۆش لەوێ قەهرەمان پیاک بوو و هاتن بیشکێنن نەشکیا لەگرا قەهرەمانیان کردە کەنیشک خەڵەتیاک گرچینە فاوست هەڵشکیاک شکست خواردک بە یەغما بریاگ و حەلبووگ لە ناوە زەرق و بەرقدا گیرکەرا گرچینە فاوست کیژە کافرۆشیان بۆ دروست کرد پیاگە زەمبیل فرۆش گۆڕیا بۆ کیژە کافرۆش ئیستە هەرکە قسە ئەکا لەم کوردەوارە وەکو کیژە کافرۆشە كاملا تجاوز بێکریاک كاملا مەجزوب بووگ كاملا خەسیاک گشتی لە هەیکەلەکەی نادیا مراد و سوکنا ئەگرێوە ئارامەوێتەوە
ئەمە بۆ دروست کردیاکە، ئەمە تۆ نییەی، ئەمە جەهانە کوردی نییە، ئەمە مەترێکسە، نظامە جودۆ کریستیانیتیە، ئەمە مەترێکسە، ئەمە کوردەوار نییە، ئەمە ئینسانە کوردی نییە، لایەوە